لەبەر ئەوەی شێرپەنجەی مەمک ئەوەی زانراوە ئێستا ١٨ نەخۆشی توشببووی شێرپەنجەی مەمک ١٨ چاک دەبنەوە بە یەکجاری، بەڵام بەمەرجێک ئەگەر بێت و نەخۆشیەکە لە قۆناغێکی سەرەتایی تەشخیص بکرێت. بۆیە لێرەدا گرنگی بابەتی پشکنینی پێشوەختە دێتە پێش. چەند گرنگە ئافرەت پێشوەختە شێرپەنجەی مەمکەکە ببینێتەوە بیدۆزێتەوە بۆی ئێمە بتوانین چاسەری یەکجاری بۆ بکەین. طبعاً پشکنینی پێشوەختە بە چەند جۆرێک دەکردرێتن. بۆ نمونە پشکنینی خۆی هەیە و ئافرەتانەکەوا لە 20 ساڵ بەسەرێ دەست پێ دەکەن مانگی جارێک دوای کۆتایی سووری مانگانەیان، یاخود ئافرەتانی کە سووری مانگانیان نەماوە بۆ نمونە تووشی گەیشتونەتە تەمەنی بێئومێدی، یاخود بۆ نمونە حملیان هەیە سکپڕن، دەبێ مانگی جارێک ڕۆژێک تەرخان بکرێتە ڕۆژی پشکنینی خۆی. ئەمە یەک لە شێوەکانی پشکنینی پێشوەختەیە، ئەمە یەکانی ئەوە ئافرەتەکە بە خۆی دەیکا لە ماڵێ. دووەم شێواز ئەو بەکارهێنانی تیشکی مامۆگرامە، طبعاً گرنگترینیان تیشکی مامۆگرامە، بەڵام ئەو تیشکی مامۆگرام زۆر بەداخەوە ناتوانین بۆ هەموو ئافرەتێک بەکاری بێنن ئەو ئافرەتانی کە تەمەنیان نەگەیشتووەتە 40 ساڵ، یعنی 40 ساڵ بەسەرەوە پشکنینی تیشکی مامۆگرامیان بۆ دەکەین وەکو باشترین ئامێری پشکنینی پێشوەختە بۆ ئافرەتان، خاصەتەن ئەو ئافرەتانەی کەوە لە خێزانەکانیان شێرپەنجەی مەمک هەیە. سێم ئامێری سۆنارە، ئەکەی دقەی بەقەد مامۆگرافی نییە، بەڵام لەگەڵ ئەوەشدا زۆر ئامێرێکی گرنگە بۆ ئەوەی بەکار بێت بۆ پشکنینی پێشوەختە، خاصەتەن ئەو ئافرەتانەی کەوا تەمەنیان لە 40 ساڵ بەخوارەوەیە. لە کۆتایی تیشکی ڕەنینی مغناتیسی هەیە، جیهازی ڕەنین، ئەوە بەکاردێت بۆ پشکنینی پێشوەختە لەو ئافرەتانەی کەوا لە خێزانەکانیان شێرپەنجەی مەمک زۆر باوە و ئەگەری توشببوونیان زۆرە. تیشکی ئەوە جیهازی ڕەنینی مغناتیسی بەکاردێنین کەوا زۆر ئامێرێکی دقیق و حساسە بۆ دیتنەوەی نەخۆشی شێرپەنجە لە قۆناغێکی زۆر سەرەتاییدا. بۆیە ئێمە لەم کۆڕانە لەو کۆبەندانە زۆر باسی پشکنینی پێشوەختە دەکەین، لەبەر ئەوەی کاریگەریەکی زۆری هەیە لەسەر پاراستنی ئافرەتان لە ببورن نەک پاراستن، چکە پاراستن ناکاتن ئەو پشکنینی پێشوەختە، بەڵام دیتنەوەی نەخۆشیەکە دەکات پێشوەختە کە دەبێتە هۆی ئەوەی کە ئافرەتەکە لە 100% چاک بێتەوە و چارەسەری تەواوی بۆ ئەنجام بدرێت. هەتا ئێستا 170 شێرپەنجەی مەمک 170یان زۆر بەداخەوە هیچ هۆکارێک دیار نییە، بەڵام لەگەڵ ئەوەشدا چەند فاکتەرێکی یارمەتیدەر هەیە بۆ توشبوون بە شێرپەنجەی مەمک. بۆ نمونە فاکتەری هۆرمۆنیمان هەیە، بۆ نمونە ئافرەتانی کە سووری مانگانیان زوو دەست پێ دەکا و زۆر درەنگ کۆتایی پێدێ، یان ئەو ئافرەتانی کەوا دەرمانی هۆرمۆنی بەکاردێنن لەبەر دوای ئەوەی کە تووشی گەیشتونەتە تەمەنی بێئومێدی، بۆی چارەسەری چەند ئاڕازێک و علامەتێکی تەمەنی بێئومێدی بکەن، دەچن حەبی هۆرمۆن بەکاردێن. ئەو حەبانە ئێمە زۆر بەباشی نازانین بەکاربێت، یاخود ئەو ئافرەتانی کەوا شیریان نەداوەتە مناڵەکانیان، شیردانی سروشتی، یاخود ئەو ئافرەتانەی درەنگ مناڵی یەکەمیان لەدایک بووە، درەنگ حملی یەکەمیان زۆر تاخیر کرد، ئەمانە هەمووی لەژێر فاکتەری هۆرمۆنی ناوی دێنین. دووەم هۆکاری زۆر گرنگ هۆکاری بۆ ماوەییە کە 10 تا 15 لە 100 شێرپەنجەی مەمک پێک دێنێتن. سێم فاکتەری جغرافیە، بۆ نمونە ئەو ئافرەتانی کە لە وڵاتانی ئەمریکا و ئەوروپا دەژین زیاتر ئەگەری توشببوونیان زۆرترە لە ئافرەتانی خۆشبەختانە وڵاتانی ئێمە. فاکتەری دیکەمان هەیە، بۆ نمونە فاکتەری ژینگەیی، بۆ نمونە بەکارهێنانی معلباتە، یانیش جەوی ئێستا، ژینگەی ئێستا، ژینگەی خراپی ئێستا، ئەمانە هەمووی فاکتەری یارمەتیدەرن، بەڵام هەتا ئێستا با بڵێن 100% فاکتەرێک نییە بۆ توشببوون بە شێرپەنجەی مەمک. بە جۆرەی ریکۆمەندێشنی ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO خۆپاراستن لە شێرپەنجەی مەمک بە چەند خاڵێک دەکرێت. بەس پێشەوەی باسی خاڵەکان بکەم، زۆر گرنگە بزانیکەوە شتێک نییە بە ناوی خۆپاراستنی 100% و بە گەرەنتی، بەڵام ئەو فاکتەرانی کە باسی دەکەین زۆر یارمەتیدەر دەبێت بۆی ئەگەری توشببوون بە شێرپەنجە کەم کاتەوە. بۆ نمونە یەکێکیان خواردنی تەندروست، باشتر وایە ئافرەت دوورکەوێتەوە لە خواردنی ناتەندروست، بۆ نمونە شەکر و چەوری و خواردنەکانی دیکە و بە شێوەیەکی گشتی زیادکردنی خواردنی سەوزۆ میوەکان. دووەم شت وەرزش زۆر گرنگە بکرێت لە هەموو تەمەنەکاندا. سێم شت دوورکەوتنەوە لە خواردنە کحولیەکان و خواردنەوەکان کحولیەکان. فاکتەرێک دیکە ئەوەیە شیردانی سروشتی بە منداڵ، و فاکتەری ئەخیر ئەوەیە کەمکردنەوەی کێش، دائیمەن دەبێت دوورکەوینەوە لە قەڵەوی.